ئەو سەری دەنگی ویژدان پەلکەی سپی بووی دایکانت هۆنیەوە تۆ پێت وتین گۆرانی چییە ئەگەر ویژدان ئەگەر ئازارێ نەبێژێ گۆرانی چییە ئەگەر شۆڕش ئەگەر غیرەتێ نەبێژێ گۆرانی چییە ئەگەر شکۆ ئەگەر سەرکەوتنێک نەبێژێ بەستونەگری دایکەمدایێ ئازێهرم قادەشەوەر بەستونەگری دایکەمدایێ ئازێهرم قادەشەوەر شیری خۆن من حالەکەدایێ بێژەهرم شیری خۆن من حالەکەدایێ بێژەهرم دەرد و کولی مەگیرانە وڵاتی مە بندەستانە